ئیشەڵایەکەی مەسعود بارزانی لە بەغدا کێشەی موچە خۆران چارەسەر دەکات؟ ئایا هاوشێوەی پێش جەژنی ڕەمەزان ئەم جارەش پێش جەژنی قوربان دوو موچە لە بەغداوە دێت؟ هەر ڕۆژەی هەوڵاتیانی هەرێم بە گوێ لێبوونی هەواڵی سەردانی شاندێکی باڵای هەرێم بۆ بەغدا ڕۆژەکانیان دەکەنەوە. بە جۆرێک ئێستا بەغدا خشتەی بۆ داناون بۆ ئەوەی بادیتنی ئەو هەموو شاندە ڕابگەن. بەشێک لە هەوڵاتیانیش دەڵێن شاندەکانی هەرێم پێش دەوامی بەرپرسەکانی بەغدا لە بەردەرگای ئۆفیسەکانیان ئامادە دەبن. سەردانی ئەم جارەی سەرۆکی حکوومەت بۆ بەغدا بە پلەی یەکەم بۆ ڕازیکردنی بەغدایە بۆ ناردنی موچەی هێزە ئەمنیەکان و دانان بە هەژماری من. ئەو سەردانە لە کاتێکدایە پێش جەژنی ڕەمەزان میدیاکانی پارتی پایان دەگەیاند هاتنی دوو موچە پەیوەندی بە هەوڵی سەرۆکی حکوومەتەوە بوو نەک بڕیاری دادگای فیدراڵی، بەڵام دواتر دەرکەوت پارەکە بەهۆی بڕیارەکەی دادگای فیدراڵیەوە بووە. وەک فازڵ نەبی بریکاری پێشووی وەزارەتی دارایی عێراق دەڵێت دەبێت هەردوو عاب بۆ دادگاکە بکەین. ئەو داواکاری ئێستای وەزارەتی دارایی عێراقیش بۆ ناردنی لیستی ناوی هێزە ئەمنیەکان و تەوتین لە بانکی حکومی هەر لە چوارچێوەی بڕیارەکەی دادگای فیدراڵیە. ئەم ڕۆژ بەبێ ئەوەی بڵێت پابندن بە بڕیاری دادگای فیدراڵی، سەرۆکی حکوومەت وتی ئیشەڵڵا کێشەی موچە چارەسەر دەبێت. لەم بارەیەوە دکتۆر ڕەعد ڕەفعا سەرۆکی تیمی سکاڵاکاری دەستگای ستاندەر لە دادگای فیدراڵی ڕایگەیاند چارەسەری کۆتایی کێشەی موچە پابندبوونی تەواوەتیە بە بڕیارەکانی دادگای فیدراڵی و داواکاریەکانی وەزارەتی دارایی عێراق. ئەم بڕیارە باشترین کارتە بەدەست هەرێم ئەگەر لە پێناو پاراستنی بندیوار و بەرژەوەندی بانکەکانی خۆیان پشتگوێی نەخەن. ئەگەر حکوومەتی هەرێم بیەوێت هاوشێوەی پێش جەژنی ڕەمەزان ئێستاش پێش جەژنی قوربان دوو موچە بێت، دەبێت پابندی خۆیان ڕابگێنن با داواکاریەکانی وەزارەتی دارایی عێراق نەک لەو دەرگا بۆ ئەو دەرگا و بەرپرس بۆ ئەو بەرپرس ماراسۆن بکەن و داوای پەردەپۆشکردنی گەندەڵەکانیان بکەن.